حەسەن زیرەک چۆن کیژەکەی ڕازی کرد دوێتێک بڵێن. حەسەن زیرەکی خۆشخوان و بە سەلیقە زۆربەی جار چەند چرکەیەکی پێویست بووە بۆ ئەوەی لە ئاواز و ڕەزمێک تێبگات. دواتر بەبێ مامۆستا و بەبێ خوێندن توانیوێتی لەسەر ئەو هێڵە گۆرانی بڵێت. ئەم تایبەتمەندیە لەگەڵ خۆشخوانیەکەیدا وای کردووە حەسەن زیرەک تاکو لە ڕووی زەمەنەوە لێمان دوور بکەوێتەوە دەنگدانەوەی هونەرەکەی لە گوێماندا نزیکتر دەبێتەوە. لە یەکێک لە بەسەراتەکانی سەلماندنی زیرەکیەکەیدا ڕێککەوتی کۆنسێرتێک دەکات لە شاری تەورێز. کۆنسێرتەکە بۆ گۆرانی بێژێکی ئازەری بە ناوی فاتیمە ڕەزگەری ساز کرابوو. ئەو کچە هونەرمەندە چالاکە تا ئەو کاتە چاوی بە حەسەن زیرەک نەکەوتبوو. بەیاگەش بوو لەوەی کە ئەم کوردە خۆشخوانە لە کۆنسێرتەکەیدا ئامادەیە. ڕەزگەری گۆرانی گوڵدرمەنی گوڵدر دەڵێت. هەوادارانی داوا دەکەن دووبارەی بکاتەوە. کیژەکەش ڕوخسەت دەخوازێت و کەمێک پشوو دەدا و ئەوسا بێتەوە. لەو کاتەدا حەسەن زیرەک بەجلی کوردیەوە دوای دەکەوێ و داوای لێ دەکات ئەو گۆرانیە پێکەوە بڵێنەوە بۆ هەوادارەکانی. کیژەکە پێی دەڵێت گۆرانیەکەت لەکوێ بیستووە. زیرەک دەڵێت هەر ئەمڕۆ و هەر لەم جێیە و تەنیاش لە دەمی تۆوە بیستومە. کیژەکە دەڵێت من یەک مانگە مەشق دەکەم چۆن دەکرێت تۆ بەم چەند خولەکە بیڵیتەوە. زیرەک دوو کۆپلەی هەر لەوێدا بۆ دەڵێت. کیژەکە دەڵێت تۆکەیت. ئەویش دەڵێت من حەسەن زیرەکم. پاش ڕێز و حرمەتێکی زۆر لەگەڵ خۆی دەیباتە سەرسەکۆ و ئەم شاکارە بە کوردی و ئازەری لەدایک دەبێت. دواتر کە خەڵکەکە دەزانن ئەو کوردە حەسەن زیرەکە هێندەی دیکە چەپڵە ڕێزان دەکرێن. پاش یەک دوو ڕۆژ ئەو گۆرانیە دەکرێتە قەوانی گرامافۆن و بە تەواوی ئێراندا بڵاو دەبێتەوە. ئەو قەوانە و بە یەکێک لە بەناوبانگترین گۆرانیەکانی ئەو دوو گۆرانی بێژە. ئایا تۆ چەند چیرۆکی ترت بیستووە کە زیرەک زیرەکی خۆی تێدا سەلمان دەبێت؟